بەناوی خودای گەورە و میهرەبان بینەرانی عەزیزم سڵاوی خواتان لێبێت. خۆشبەختم خۆم و بەرنامەکانم و خۆم و میوانەکانم لە بەرنامەیەکی تری نۆماڵە بە ئێوە شاد دەبمەوە بۆ ئومێدەی ئەم بەرنمەیەش مای خۆشببختی و ئاسوودەی ئێوە بێت، مای ئەوە بێت کە نۆماڵە تازەکان و تەنانەت ماڵە کۆنەکانیش خۆشی و ئاسوودەیان بۆ بگەڕێتەوە. ئەزیزانی خۆم میوانی ئەم جارم جیاوازە لە میوانەکانی تر. هەمیشە من حەزەکەم میوانەکانم کە دەیهێنم هەندێک سیفەتی هەبێت جیاوازتر بێت لە سیفەتەکانی تر بۆی لەو چمکەوە لەو گۆشە نیگایەوە بابەتەکەم باسکەم. میوانی ئەم جارم لەلایەکەوە حساب کە پێشمەرگە و ڕێخستنی کۆنە، لەلایەکەوە بزنسمانە، لەلایەکی تر و لە فیشەیەکی ترەوە شێوەکارە و وێنەکێشە و تابلۆی زۆر جوانی هەیە، لەلایەکی دیکەوە چالاکوانە و حەزی لەیەکە لە کورتە ڤیدۆ و لە فلیمە نێودەوڵەتەکانە بەشداریکە و لەلایەکی تریشەوە شارەزایە لە بواری گەشەپێدانی مرۆی. میوانی عەزیزم کاک کەمەرداستان بەخێر بیت. زۆر سپاس، دەست خۆش بۆ بەرنامە جوانە، خۆشحاڵم کە لە بەرنامەکەی بەڕێستا بەشدارم بەڕاستی. سپاسن کاک کەمال. بەس حەزەکەم بزانم ئایا ئەچمەوە بابەتەکە یەکسەری زۆر باشە؟ ئایا بەڕای جەنابەت بەڵێ ئەم هەموو شتە تێکەڵ کردووە؟ برادری کوردەواری خۆماڵە دۆ شاوی تێکەڵ کردووە، سیاسیەکی کۆن، چالاکوانێکی تازە، بواری گەشەپێدان، بزنسی نێودەوڵەتی لێرە بۆ تورکیا بۆ دەرەوەی وڵات وەلایەکی تریشەوە لە بواری گەشەپێدان و لە بواری ئەوەیە. بەڕای جەنابەت ئەمە گرنگە بۆ پیاو و ئایا پیاو فرە حەز بێت ڕۆڵ و باشی و چاکی هەیە بۆ خێزان و خانەوادەیان نا؟ هەڵبەتە بە دڵنیاییەوە لەبەرەوەی کاتێکە پیا و دەبێتە کەسێکی ئەکتیڤ و کاراو لێ هاتوو و دەبێتە خاوەنی ئەزمموونیی باش لە سەرجەم کارەکانی خۆیدا کە دەگەڕێت لە کۆی گشتی ئەو ئەزمموانە کە وەری دەگرێت و فێر دەبێت بۆ پرۆسەی ژیان، دەبێتە کەسێکی زۆر باش و گرنگ بۆ خێزانی بۆ هاوسەری واتە لە دنیای دەرەوە لە هەموو بەشە جیاوازەکان بە شێوازێکی گشتی لە هەر سێکتەرێکی جیاواز ئەم کەسە دەتوانێت کۆمەڵێک مەفهومی تازە و زانیاری و داتای تازە وەربگرێت و لە دنیای دەرەوە ئەزمموی تازە وەربگرێت لە شێوازی ژیانکردن لە دەرەوەی کوردستان لە دەرەوەی هەرێم. بۆیە گرنگ و پێویستە ئینسان تاکو بتوانێت لە کۆمەڵێک سێکتەری جیاوازدا کار بکات و لە هەمان کاتیشە زانیاریی گشتی بەدەست بێنێ بۆی کە بتوانێت خێزانێکی تەندروست بنیاد بنێ لە ژیانی خۆیدا. بۆیە ئەو پرسیاری بەڕێزت گرنگە، پیاو نابێت تەنها لە یەک سەرچاوە لە یەک لایەنەوە کارەکانی خۆی ئەنجام بدا، بەڵکو ئەگەر هەمە کارە بێت تێستی زیاتر دەبێت، گۆڕانکاری زیاتر لە ژیانیا دروستە بێ. ئەم گۆڕانکاریانە ئەم ئەپدەیت بوونەوەیە بە شێوازیشی بەردەوام تاقە و هێز و وزەیەکی زیاتر بە خودی ئەو پیاوە دەبەخشێت کە دەتوانێت ببێت بە سەرۆکی خێزان، بە باوکێکی باش، بە هاوسەرێکی زۆر تەندروست و دەتوانێت خێزانێکی تەندروست بۆ کۆمەڵگا دروست بکات. بەڵێ کاکەمال، من بە حکمەوەی کە دەمێکی زۆرم زەمنێکە لە ناو پەیمانگا و لە ناو خول و لە ناو چالاکی و لە ناو خێزان و خانەدەکەم زۆر جار کێشەی ژن یان پیاو دێتە لام، ئەڵێ دکتۆر جان ئەم پیاوەی من بەس ڕاوەدی نارەزانێت، ئەڵێ بێجگە لە ڕاوەدینار و لە پارە و کاسبیکردن ئیتر هیچ شتێکی تر نازانێت، نەزانێت کۆڕیانی چی، سمیناریانی چی، پێشانگایانی چی، سینەمایانی چی، فستیڤاڵیانی چی، پێشانگای کتێب یانی چی، هوەر یانی چی، ڤیدۆ یانی چی، کلیب یانی چی، هەموو شتەکانی تر ئەڵێت ئەوە لە شەرعی بۆ ناشەرعی ئەڵێ ئەمە زۆر ئیمانی پێنی قەنەعەتی وایە ژیان بەداخەوەم قسەیە دەگەڕمەوە بریتە لە سێکسکردن و خەوتن و خواردن و کاسبیکردنی تر، باقیەکەی تر هیچی نییە. بەعکسەکەی تریشەوە زۆر مەعاناتی تر دێتە ڕێگام کە ئەڵێ دکتۆر جان من ئەم ژنم هێناوە، بەس ئەم ژنە جگە لە چێشتنێنان هیچی تری نییە، شتێکی نییە، زەوقێکی سەلیم بێت کە ئەوەی کە جەنابەت لە تابلۆکانە ڕێکەخەی کە من بینەرانی عەزیز تابلۆی زۆر کاکەمەرداستانم بینیوە کە تابلۆی ئەنتیکە ئەم ڕەنگانە ڕێکەخەی ئەو ڕەنگە من بیخەمە سەر شوێنێک لەواچێ زۆر ناشرین بێ، بەڵام ئەوەی جەنابەت پیاو حەزەکە سێڵفی لەگەڵا بگرێتەوە ئەمیش هەر هەمان مەعاناتی ئەڵێ پیاوە ئەڵێ ژنەکەم زەوقی سەلیم نییە لە جڕێخستنیە، زەوقی سەلیم نییە لە پەردەکانیە، سوێن و قورئانە خوا ئەڵێ وەرە بۆ ماڵمان ڕسمی 2015
2014 پیشانە دەم قەنەفەکان و مێزەکەت چۆن دانراوە 7 ساڵە 8 ساڵە ئەم ژنە پرچ بڕیاوە دەستکاریی ئەم ژوور و دیزاینی نەکردووە پەردەکەی نەگۆڕیوە ئەڵێن بۆ نایگۆڕڵێ خۆ هێشتا نەدڕاوە ئێوێ بدڕێت ئاوا و کۆڵێت بێتە خوارەوە ئایا بەڕای تۆ ئەم بێزەوقی و بێشەوقیە جایمە هەردوو لا باسەکەین بۆی گلیمە لێ نەکەن بێزەوق و شەوقی لە پیاوار خەریکی ڕاوە دینار بێ بێزەوقی و بێشەوقی و وەرزەوقێکی هوەری کە پێم خۆشە لەو منتەڵەق و مەرباسکەی لە ژنە تەنها وابزانە چێش لێنانە ئایا ماڵ بۆرە و فەشەل و بەرە و خیانەت نابات بە دڵنیاییەوە کارەسات دروست دەکات ئەو پەرتەوازەیە ئەو ڕاجیاوازانە کارەساتی گەورە و جیابوونەوە دروست دەکات هۆکاری سەرەکی دکتۆر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە سەرەتادا ئەم دوو کەسە کە پڕ لە سوورەتە ناو پرۆسەی هاوسەرگیری بنەما سەرەکیەکانیان ڕەچاو نەکردووە بنەمای سەرەکی لە پرۆسەی هاوسەرگیریدا دوو بابەتی زۆر گرنگە من حەزەکەم ئاماژەی پێ بم یەکەمیان بریتە لە بەرژەوەندی هاوبەش دومیان بریتە لە خاڵی هاوبەش ئەم بەرژەوەندی لە بینی ژن و پیاوەکە مەسەلەن بۆ نمونە من یاسایشی گردردونی بە بەڕێز ڕابگەێنم ئەمە یاسای گردردون ئەم یاسای کەونە قانونی کەونە لە گردردوندا هەموو ئەو تەنانی کە هاوشێوەن و لە یەک دەچن یەکتری بۆ لای خۆیان ڕادەکێشن بەمەش دەوترێت یاسای چێشکردن پێی دەوترێت قانون الجەزب قانون الجەزب دەڵێت ئەو تەنانی کە وەکوی یەکوان لە یەک دەچن ئەینجا یەکتری بۆ لای خۆیان ڕادەکێشن واتە ئەو تەنانی کە لە یەک ناچن لە یەکتری دوور دەکەونەوە پێکەوە یەک ناگرن واتە تێکەڵ نابن لە پرۆسی هاوسەرگیریدا پێویستە ئەم دوو کەسە ئەم دوو ڕەگەزە جیاوازە کە پێش ئەوەی بچنە نێو پرۆسەکە گرنگە یاسایی کێشکردن ئەنجام بدەن بەو شێوازەی کە بریتیە لە دوو بنەمای سەرەکی خاڵی هاوبەش وجودی هەبێ لە نێوان هەردوو لایەندا لەگەڵ بەرژەوەندی هاوبەش کە زۆر گرنگە لە نێوان ژن و مێردا بوونی بینەرێکم لێرە پرسیارەکە کاکەمە ئەڵێ وا من درام بە کچێک یان درام بە کوڕک چکار وە حساب کە بۆ یەک بوونە کچەکە بە کوڕەکە درا کوڕەکە بە کچەکە درا و تەرتیبات کرا و عایلەکە ڕێکخرا ئایا بەڕای جەنابەت بە تەجروبەی جەنابەت مەرجە ئیلا پێشتر بێت یان ئەکرێت دوایی من و خێزانم خاڵی هاوبەش بدۆزینەوە من و خێزانم بەرژەوەندی هاوبەش بدۆزین چکەوش بخۆی قسەیەکە ئەڵە دوکتۆر گیان زەواجەکەی مە قسمەت و نسیب بوو لە دووسێ ڕۆژای یەکلایی بووە پێم خۆشە ئەو وەڵامی بینەرەکانشم بێت دکتۆر چیان سەبارەت بەوە پێش داخڵبوونی پرۆسەی هاوسەرگیری بە شێوازێکی تەندروست پێویستە کە لە یاسا شەرعیەکان تێنەپەڕێت دەرنەچێت ئەم دوو کەسە لە چەند دانیشتێکا یەکتر ببینن یا پەیوەندیشی تەلەفۆنیان هەبێت یان سێرچ بکەن بۆ یەکتری ئیستفسار بکەن دراسە بکەن بۆ ئەو بابەتە خاڵی لە یەکچوون خاڵی هاوبەشی پۆزتیڤ لە نێوان هەردوو لایەندا بنەمایەکی گرنگ و سەرەکیە بۆ ئەوەی کە ئەم دوو کەسە ئەم دوو هاوسەرە پێکەوە بتوانن ژیانێکی بەردەوام بۆ ئەبدی پێکەوە بە خۆشگوزەرانی و بە ئاسوودەی ببەنە سەر خاڵی هاوبەشی لە یەکچوو هۆکارەکەی ئەوەیە کە تەلاق و جیابۆنەوە دروستە بێ یا گرفتەکان لە بینی ژن و مێردا دروستە بێ هۆکاری سەرەکی ئەوەیە کە ئەمان دوو ئەفکاری جیاوازیان هەیە دوو بەرنامەی جیاواز دوو پرۆگرامی جیاواز دوو ڕەفتاری جیاواز ئەم ڕەفتار و ئەفکارانە کاتێکە یەک ناگرنەوە تێکەڵ نابن هەڵبەتان گرفت و کێشە دروست دەبێت باشە دوو جۆر تێکەڵبوون هەیە دکتۆرجان تێکەڵبوونێک هەیە کە پێی دەوترێت تێکەڵبوونێکی کاتی بۆ نموناوکو سامپڵێ وەرێبگرین وەکو ماست لەگەڵ ئاو ئەم ماست و ئاوە تێکەڵ یەکەین جوان جوان بیشڵەقێنین دەبێت بە ماستاو بەڵام بۆ ماوەی نیو ساعت کەمتر یا زیاتر بەجێی بێڵە ئاوەکە سەر دەکەوێ و ماستەکە دەنیشێت لێک جیا دەبنەوە تێکەڵبوونێکی کاتیە مۆقەتە ئەگەر بمانەوێت جارێکی کە باش تێکەڵیان بکەینەوە پێویستی بە تێکدانێکی باشتر هەیە بەردەوام پێویستی بەشڵەقاندن و تێکدان هەیە چونکە ئەم دوو ئایتمە جیاوازە ناتوانن پێکەوە بن ئاوەکە سەر دەکەوێ و ماستەکەش دەنیشێ تێکەڵبوونێکی بەردەوام بوون هەیە کە بۆ ئەبەدی لە یەک جیان ئابنەوە بۆ نمونەک و سامپڵ ئەوش وەرگرین وکو شەکر لەگەڵ ئاو دەبێت بە شەکراو جوان تێکی بیت لە ناو یەکتریدا دەتوێنەوە هاوسەر
لەگەڵ هاوسەرەکەی خۆیدا لەگەڵ هاوژینەکەی خۆیدا پێویستە وەکو شەکراو وەکو ئاو شەکر پێکەوە تێکەڵاو بن ئاوێکی شیرین دروستکەن تێکەڵبوونێکی ڕۆحی تێکەڵبوونێکی معنەوی ئەمە زۆر گرنگە. بینەرێکی ئەزیزم کەسێ سەیری بەنامەکە مەکاڵە یاخوا دەست خۆش بێت من ئەمەوێ ماستاو نەبم شەکراو بم بەڵێ هەتا ئەڵێ دکتۆر چەند ساڵە من ماستاو بۆ ئەم پیاوە مەکەم هەر تا ئێستاکی هەر ناتوێتە سەر مەزەبی من جاری وایە بەعکس سەواڵێت چەند ساڵە ماستاو بۆ ئەم ژنە مەکەم بەس ئەمەوێ لەگەڵ منە لەگەڵ میزاجی منە پارچەی بۆ من بشێت هەر لایەزال ئەم خۆدوتەنی ئەم ماست و ئاوە جیایە و نەبووە بە ماستاوێکی زۆر باش و چاک و مەست و خەست و خۆڵ و کۆڵی سوادی لێ بکەین من ئەمەوێ شەکراو بم. بەڕای جەنابەت بۆی بە بینەرەکانە من هەمیشە دەمەوێت تەنها وروژاندن نەبێ و تەنها داخلە دڵ نەبێت چی بکەین ینی وایسە گەنجێک چکە بەرنمەکە بکاکەمان ناومان ناوە نۆماڵ ینی بە تایبەتی بۆ کچ و کوڕانەمان تازە دێنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە ئەگەر خەڵکیشمانەیە هیواشمانێ خۆشمان چەند ساڵە ناو پرۆسی زەواجین هەر خۆمان بە تازا زانین لاهزار خۆت چاکە زانی پرۆسی زەواج لاهزار تا مردن پێویستی بە ئەپدەیتکردنە. ئەو شێوازە چییە ئەو خاڵانە چییە کا کچ و کوڕ بیگرنە بەر بۆ ئەوی ببێ بە شەکراوێکی زۆر باش و چاک ئاوێتەی یەک بن کە من پێم ناخۆشە بە ڕۆژانە ئەمە ئابینم کوڕەکە کچەکەی هێناوە یان کچەکە شوی کردو بە کوڕەکە لەبەر جوانی بەڵام جوانی تاسەر نامێنێ لەبەر پارە خۆ پارە تا قیامەت نییە لەبەر سێکس خۆ سێکسە تا قیامەت نییە و هەتا بەردەوام نییە و بە چێژە بە و جۆرە نیە و ڕەنگە دوای ماوەیەک بێزاری ڕووبدا چی بکرێت باشتر وایە چاکتر وایە کە ئەم شەکراوە جوانە ڕووبدا. دکتۆر جان خودی مرۆڤەکان بوونەوەرێکی ئاڵۆزن خی گەورە کە مرۆڤی خەڵق کردووە بوونەوەرێکی زۆر معقەدە تۆ ناتوانانی بە ئاسانی لە کەسی بەرامبرت بە باشی تێبگەی پێویستت بە لێک تێگەیشتن هەیە پێویستت بە حیوار هەیە پێویستت بە سازاندن و دانوسان هەیە بۆی کە لەگەڵ کەسی بەرامبەردا ڕایەڵێکی پەیوەندی بەهێز دروستکەی پردێکی پەیوەندی بەهێز وجودی هەبێ ئەمەش چی دروستی دەکات ئەو خەسڵەتانەی کە پێویستە هەبن لە هەردوولا کە پێی دەوترێت خاڵی هاوبەش لە ئەفکاریان لە ڕەفتاریان لە کرداریان هاوشێوە بن یەک ئایدۆلۆژیە کۆیان بکاتەوە ئەم دوو کەسە پێویستە یەک ئامانجی استراتیژیان هەبێ پێویستە یەک خەونیان هەبێ پێویستە ئەم دوو کەسە لە سەرەتادا حەزیان خولیایان خۆزگەیان ویستیان ئارەزوویان بیکردنەوەیان زۆر لێکەوە نزیک بێ بە ڕێژەی لانیکەم لە ١٧ بۆ لە ١٨ کاتی ئەم سازاندنە ئەم گونجاندنە هەبێت لە هەموو پرۆسی ژیاندا لە هەموو ستێپەکانی ژیاندا کە ئەم سازاندنە هەبوو کە خاڵی هاوبەش هەبوو ئەو کاتە بەرژەوەندی هاوبەش دێتەکایەوە بەرژەوەندی لە نێوان هەردوولا بەرژەوەندی تەنها بەو مانایینا بەرژەوەندیشی مادی ئێمە کاڵین بەرژەوەندی و هەز دەکەین بەرژەوەندی تەنها بریتی بە لە بەرژەوەندیشی پارە مادی نا بەرژەوەندی ڕۆحی بەرژەوەندی معنەوی زانستی معریفی ئەدەبی ئەخلاقی هونەری ئینسانی بۆ هەموو بەرژەوەندەکانی تر سەدان هەزار جۆر بەرژەوەندی هەیە پێویستە لە نێوان ژلومێردا بەرژەوەندی هاوبەش هەبێ و خاڵی هاوبەش هەبێ خاڵی هاوبەش لەگەڵ بەرژەوەندی هاوبەش کە بوونی هەبوو لە نێوان دوو هاوژیندا لە نێوان دوو هاوسەردا ئەو کاتە گەورەترین و پیرۆستترین شت دروست دەبێ کە پێی دەوترێت عیشق و خۆشەویستی عیشق و خۆشەویستی لە نێوان دوو کەسدا هەرگیز بەرجەستە نابێ هەرگیز دروست نابێ لە دایک نابێ خۆشەویستی و عیشق ئەگەر ئەم دوو بنەما سەرەکیە وجودی نەبێ بریتیە لە چی لە خاڵی هاوبەش لەگەڵ بەرژەوەندی هاوبەش هەر بیگوازەرەوە بۆ کۆمپانیاکان بۆ بزنس بۆ کارەکانی تری ژیان بۆ هەموو سێکتەرە جیاوازەکانی ژیان کاتێک کە دوو کەس دوو مرۆڤ دوو کۆمپانیا دوو بزنسمان پێکەوە کارێکی هاوبەش دەکەن لە کاتێکا دەتوان ڕێک بکەون کاری هاوبەش بکەن کە خاڵی هاوبەشیان هەبێ و بەرژەوەندی هاوبەشیان هەبێ ئەگەر بەرژەوەندی هاوبەش و خاڵی هاوبەش لە نێوان هەردوولادا بەواقعی بوونی هەبوو ئەو کاتە چی دروست دەبێت تەبایی برایەتی خۆشەویستی وەفا دڵسۆزی عیشق هەمووی لەو دوو تەوەرە گرنگەوە لەو بنەما سەرەکیانەوە سەرچاوە دەگرێت پێویستە ئەمە گرنگە ئەمە زەڕورە لە نێوان هاوسەرەکاندا ڕەچاوی ئەم دوو خاڵک گەورەیە بکرێت. بەڵێ
بینەری ئەزیزم ئەگەر بۆ کۆڵە دیقەتتان دابێت میوانی بەرنمەکەم دەوێت بە زمانی حاڵ بڵێت ئێمە بەبێ گفتوگۆ ناتوانین ئەم خاڵە هاوبەشانە بدۆزینەوە ئەم بەرژەندەی هاوبەشانە بدۆزین و کە لێرەیە من دەمەوێت ئەو معاناتەی کە ڕۆژانە و هەفتانە و مانگانە لە پەیمانگام و لە شوێنەکان دێتە ڕێگەم ئەویش ئەوەیە کە پیا و کەمدووە قسە ناکات گفتوگۆ ناکات داڵ بۆ داڵ خەریکی ڕاوەدینار و خەریکی کار و کاسبیە و هەڵسێ و دانیشێت لەگەڵ ڕێزماک خۆشمان پیاین زۆر بێشعورانەڵ ئەم ژنە لە من تێناگە و من زۆر جاروتومە کاکە ژن چۆن لە تۆ تێبگە تۆ گفتوگۆی لەگەڵا ناکەی مناقەشی لەگەڵا ناکەی پرسیارە لەسەر حەزەکانی نەکردووە پرسیار لەسەر خولیاکانیت نەکردووە بۆت ڕوون نەکردووە کە تۆ حەزت لە چییە بەچی بژن بەچی تۆ بناسێ بەچی معدەنی تۆ بناسێ بەچی باگراوەندی تۆ بناسێ کەواتە ئەمە خاڵێکی زۆر گرنگ و مهمە کاکە مەرکە لە وڵاتی خۆمانە ئێمە بڵێ تا قلیبلی تەواوە بێت چاوبەش قەڵێ و قلیبلی کچ و کوڕ تا 2-3 شەو هەموو دایک و باوکیان تووشی نەخۆشی نەفسی کردو خەریکی نام و نامەکارین تا 2-3 شەو من خۆش خۆزگە بە خۆزگای من بەخوا من نەمکرد تا بزانم چیەکەن بەس خۆزگە بە خۆزگای بزانێ باسی چیەکەن تا 2-3 شەو دەیان جار دایکە نامی بە کچەکەی گرتووە با مۆبایلی بە کچەکەی گرتووە شکانوتی دەیان جار باوکەکە مۆبایل و بەزم ڕزمی بە کوڕەکەی گرتووە خەریکی نامە و نامەکاری و بەزم ڕزمن بە سوبحان الله هەر ئەوەنە هێنای دوای نیم ساعت بە دیارەوە دانانشی ئافرەتە تەلەفۆنم بۆ کاڵە دکتۆر گیان من شوم کردووە بۆ خواردن یان شوم کردووە بە پیاوێکە دانیشێ لەگەڵ ئێوارە ساعت 6 نانەکەی خوارد تا 12 شەو نایەتەوە لە کافتریا و لە نێرگەلە و نازام لە کوێ کەواتە یەکێ لە معاناتەکان کە دەست خۆش بێ کە کاکەمال دەڵێت دەبێت گفتوگۆ بکەیت یانی ئەمە خاڵێکی زۆر گرنگ و مهمە کاتێک ئای تۆ دیقەت بدە تۆ بزنست کردو لە دەروی وڵاتیش بوویتەوە بەت ماوەیەکی زۆر لە تورکیا ژیاوی کە لەگەڵ شەریکەیە کا دانیشی کابرات چییە کاجارێکم دانیشێت ئەڵێ ڕوئای ئێوە چییە شەریکەکەت چییە چییە فڕۆشی بەتەمای چییە سیڤی و پرتەرتیباتت چییە پرۆفایلەکەت چییە ئەسڵەن زۆر جار نایە قسە لەگەڵ جەناب تا عەقدێکت دەگەڵا ئیمزا ناکەڵە پێشتر چیت کردووە بۆی هیوایەتەکانت بدۆزێتەوە ئەڵێ تۆ شەریکەکەت لەکوێیە ئەگەر بڵێ من شەریکەکەم لە گەرمیانە لەوە چێت جۆرە پرۆدەکتێکت بدات ئەگەر بڵێ من شەریکەکەم لە هەڵەبجێ پرۆدەکتێک دەدات ئەگەر بڵێ من شەریکەکەم لە هەولێرە لەوە چ شێوازێکی تر بدات ئەگەر بڵێ شەریکەکەم لە منتیقەی زاخۆ بەئینە لەوە چ بیر لە زمانێکی بادینی بکاتەوە بیر لەوێ بکاتەوە ئەگەر بڵێ من شەریکەکەم لە سنووری ئێران لەوە چ بابەتێکت بداتێت کە بۆ خەڵکی ئێرانش بشێ کەواتە بۆ شەریکەیەک بۆ کۆمپانیایەک بۆ کۆڵە پسکیتێک بۆ با بڵێن بنێشتێک شتێک کە جاری وایە شەریکەکەت دەیان دانیشتن دەکات دەیان گفتوگۆ کات ئەی بۆ پرۆسەی هاوسەرگیری بۆ ئەم دانیشتن و گفتوگویانە نەکەین ئەمە بەعکسەوە بۆ ژنەکەش هەروایە ئەڵێ کاکتۆر پیاوەکەم دوانۆڵە کاکتۆر لەگەڵ ما دانانیشێ زۆر قسە ناکات ئەڵێ من ئەچمە بۆ ماڵ سەرکەم خۆی مەشغوڵەکە بە متبەقەکەەوە ئەچین بۆ میوانی یان دێ میوانێکمان هاتووە سەرەکەم لە متبەقەکە خەریکی چایلێنان و خەریکی قاوە دروستکردنە کە ئەوەش گرنگە بەس خۆ دەبێت دانیشی لەگەڵ میوانەکە من نییەکە مەسە من کەمال من خێزان و خانوادەم دروست کردووە ماڵی دایکم دێن بۆ ماڵی من چۆن دایکم بزانێ ژنەکەم باش و چاکە غێر بێ لەگەڵ یا دانیشێ غێر دەبێت گفتوگۆکە غێر بێ 2-3 جار بڵێ دایگیان چیتان کردووە دەنگ و باستان چۆنە ئەم بەهارە بە تەمای چین ئەم ڕەمەزانە بە تەمای چین ئەرە سەفرەتان کرد ئەرە خەری خانەوە بۆی بزانێت کە خێزانی من ئوستوبی قسەکردنی چۆنە حیواری چۆنە گفتوگۆی چۆنە مناقە چۆنە بە دڵنیایەوە 2 ساعات بۆ من لە ماڵی من مۆمی 5 دقە بە دیارەوە دانیشتووە ئەڕاتەوە ئەڵێ ڕەبی بەختیار خێری نووسێ بۆچی ژنێکی ناوە دکتۆر خۆی خەسار کردووە کۆڵی ماڵی خۆی وێران کرد بە دڵنیاییش زۆربەی گلەکان ئاوا دروستە بێ لەبەرەوە ئەو خاڵە زۆر لام جوان بوو کە جەنابەت باست کرد کە بە گفتوگۆکردنەکان خاڵە هاوبەشەکانە دۆزرێتەوە پەرژەوەندی هاوبەشە دۆزرێتەوە بینا بە بینایی خۆی کاکەمەکە پێم خۆش ئەم نمونە باسکەم بێ مەلای جەنە کە بینا دروست دەکرێت یەکەم جا چی دروست دەکرێت پایە دروست دەکرێت بۆی ئەم پایە هەیوانەکە بە متبەقەکە بە بەلەکۆنەکە بە هەموویەوە ببەستێتەوە دوای دیقەت بدە ئەو بینایە هەمووی بە سەب بەسراوە بە یەکەوە بۆ کۆڵێت دەکتی بۆ دانراوە تەرتیباتی بۆ دانراوە ئەگەر لێرەشەوە دیوارێ بڕوخێنێ بە ئاسانی ناڕوخێ کەمە بۆ خۆی خاڵی زۆر گرنگ و مویمە جەنابەت باسێکەکەی هەروە بینەرەکانم بە سەریعی بەسەر نەچن کاتێک خاڵی هاوبەشە دۆزیواتە دروستکردنی چەند پایەیەک بۆ بیناکە پیاوەکە ئەڕوخێ لە شوێنێکە بەس ماڵەکە ناڕوخێ ژنەکەم نەڕم تووشی شێرپەنجا بێ بەس ماڵەکە ناڕوخێ ژنەکە دوای ماوەی کتر بە نەخۆشیەک جوانەکەی لە دەسەدا بە چونکە کۆمەڵێ پایی هاوبەشەیە لە بینی ژن و مێردەکەیە سندانم لە جوانیدا با جوانی نەمێنێ با سنگ و مەمک نەمێنێت با سێکس هەر نەمێنێت من خەڵکم لەم شاری سلێمانیە
زیاد لە 11 دانە ساڵە تووشی شێرپەنجەی ڕەحم و ملی ڕەحم و تا ڕادەیەکە تاوەکو بە ناو لەشی ئافرەتەکە هاتووە هەمووی بۆ عملیات کرا بەس ئافرەتێکی بەڕێز بە حیا و حشمەت تەرتیبات قسە خۆش ڕووخۆش ئێستش پیاوەکەی باوەڕ ناکەم بە سەد نیکی کەریمی و هەیفا وەهبی و نانسی عەجرەم و نازانم ماڤی و چی سپیلکانەکەی لای تۆ لە تورکیا و بەزم ڕزمی بدا کەواتەمە گرنگە بۆ لەبەروی کۆمەڵی پایی هاوبەشێ لە بینی ئەم ژن و مێردەیە ئەم خێزان و خانەوادیان هێشتۆتەوە کەواتە لێرە دەمە بچمە بابەتێکی تر تۆ زەوقێکی هوەریت هەیە زەوقێکی هوەریت هەیە کە هەست دەکەم پێم وایە وەکو خۆت هەر ئەگەر بە ئەکادمیش نەتخوێند بێ چەند مهمە زەوقی هوەری چێژی هوەری جا زەوقی هوەری ئەحتیمالە شانۆ و کورتە ڤیدۆ و فلیم بێت کەوانی تا ڕادێک ئیشی تێدا دەکەی یان وێنە کێشان و ئەمانە ئایا ئەمە گرنگە بۆ خێزان و خانەوادا ئایا تۆ هەست ناکەی جاری وایە ڕەنگە خەم و خەفەتت زۆر بێت لە براژنم زۆر پەس بی دوای بە تابلویەک ئێڕێژی احتیمال زۆرە خەم و خەفەتت لە دڵا بۆ لە تابلویەکە ڕەنگی داوەتە و دڵت ئاسوودە بووە پێم خۆشە لەسەر باس مەرج نییە دکتۆر ئەو کەسانی کە هونەرمەندێکی گەوران یان زەوق و سەلیقەیەکی هونەریان زۆر باشە لە دنیای دەرەوە لەسەر ئاستی دنیا لە ئەوروپا لە ئەمریکا لە کەنەدا هەتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاسیا زۆر جار شکستی پرۆسەی هاوسەرگیری لە ناو ئەو خێزانانە دروسە بێت کە هەردوو لایەن هونەرمەندێکی گەورن یا فکری گەورەیان هەیە بەرنامەی گەورەیان هەیە خەونی گەورەیان هەیە بەڵام خاڵی هاوبەشیان لاوازە یا زۆر کەمە زۆر جار دوو کەسی سادە پێکەوە دەژین بە ئاسوودەی و بە بەختەوەری کەسیان هونەرمەند نین یا خوێنەرێکی باش نین شادەدار نین شادەیان نییە ژیانێکی سادە و نۆرماڵ ئاسایی بەڵام زۆر بە بەختەوەری دەژین چونکە ڕۆحیان تێکەڵاوی یەکتر بووە لە سەرەتادا خاڵی هاوبەشیان زۆر لە یەک دەچێت زۆر جار کەسێک کە پرۆسی هاوسەرگیری دەکات بەوە تێدەکەوێت کە ئەم کەسە ئامۆزایەتی خاڵۆزایەتی پورزایەتی لە خۆیەوە نزیکە وا هەز دەکات کە کەسی خۆت بوو ئیتر خاڵی هاوبەش لەگەڵ ئەو کەسەیە وجودی هەیە دەتوانن بێکەوە بسازێن و بگونجێن نا بە پێچەوانەوە زۆر جار کەسێکی ژاپۆنی شوو دەکات بە کەسێکی ئەفغانی ڕەنگە کە دوو کەلتوری جیاواز دوو کەڵچەری جیاواز دوو فەرهەنگی جیاواز دوو دنیا و کەش و هەوای جیاواز دوو لۆکەیشنی جیاواز بەڵام ئەفکارەکانیان حەزەکانیان ئارەزۆکانیان خەونەکانیان لە یەکەوە زۆر نزیکە باشە ئەمە پێکەوە هەردووشیان استراتیژیان هەیە ئامانجیان هەیە ئامانجێکی استراتیژی بۆ پێکەوە ژیان بۆ ئەبەدی ئەگەر ئامانجی سەرەکی هەبوو ئەگەر ئامانجی استراتیژی هەبوو ئەگەر خەونەکانیان هاوڕنگ بوو هاوشێوە بوو دەتوانن پێکەوە لە پرۆسی هاوسەرگیریدا بە ئاسوودەی و بەختەوەری بژین بۆ ئەبەدی هەموو کاتێک دەیگەڕێن بۆ ئەو دوو بنەما سەرەکیە کە بریتیە لە بەرژەوەندی هاوبەش لەگەڵ خاڵی هاوبەشی لە یەکچوو هاوشێوە هاوڕنگ هاودەنگ لە یەک نزیک بێت ئەیجا پێکەوە ئەو کەسە دەتوانن ژیانێکی زۆر پاش بەسەر ببن بە درێژایی عمریان ئینشاءالله جوان بەڵێ بینرانی ئەزیز و خۆشەویستم لەم حیوارەوە ئێمە ئەتوانم بگەمە دەرەنجامێک کە شتێکمان بۆ دروست و ئەویش ئەوەیە کە کچ و کوڕە جوانەکانمان ئێوەی ئەزیز و خۆشەویست کە سەیری ئەم بەرنامەی نۆماڵی من و کاکەمال دەکەن و لەم بەرنمەیە ئێوە دەبێ هەوڵ بدەن بۆ ئەو خاڵانە بگەڕێن کە زیاتر لە پیاوەکەت نزیکت دەکاتەوە تۆی ئافرەتی بەڕێز کە سەیری ئەم بەرنامەی منەکەیت تۆ نابێ فۆکەست لەسەر دیفرێنس بێت ینی بۆ معلوماتی جنابتان لە ڕووی دەروون ناسیەوە کاکەمان شتێکەیە پێڵن the point of the difference خاڵی جیاواز مستەحیلە بە ژن و مێردەکانی زمانی سەحابە و پیاوچاکانەوە بە خێزانەکانی پێغەمبەریشەوە مستەحیلە یەکێک ببینیتەوە من یەکێک ببینم و تەبقل ئەسڵ قاڵبی وەکو خۆم بێ چکە بەختیارە کەمال کەمالە محەممەد ئەمانە هەر یەکەی نەفرێکە و هەر یەکەی شکلێکە شێوازێکە ئوستوبێکە بەتابەتی لە بینی ژن و مێردا کۆمەڵێ خاڵ هەیە هەر بۆ خۆی خاڵی پیاوە کۆمەڵێ سیفەت و خاڵی شێمانە هەر خاڵی ئافرەتە بەڵام دەبێ هەوڵ بدەین هێواش شێواش کەم تا زۆر بە دوای ئەو خاڵە بە کۆڵی خاڵە جیاوازەکانە نەگەڕی یەکێ لە کێشە گەورەکانم کە من بەرەو کۆتایی بەرنامەکە دەچم دەمێ باسی کەم کاکەمان ئەوش ئەوەیە کە پیاوی ئێمە زۆر جار بێویژدانە ژنیشمان زۆر بێویژدانە بیزات بە دوای خاڵە سربیەکان ناگەڕێ مەسەرەن هەموو خاڵەکان لە پیاوەکەی و نزیکن لەکەوە بەس یەک شتی هەیە ئەم شەهادەدارە پیاوەکەی شەهادەدار نییە
زۆر جار منەتی بەسەراکە بۆڵەبۆڵی بەسەراکە قسەی بەرزونزمی بەسەراکە زۆر جار تعلیقی لێداوە زۆر جار توانجی لێداوە هەموو خاڵەکان هەموو پایەکانی تری ڕوخانوە باکسەوە جاری وایە پیاوەکە تۆزێت جوانە من دەیان نمونەی وام لەلایەکە بە دۆکیومنت لەلامە لە شاری سلێمانی و لە هەولێر و لە ڕانێ و لە قەڵازی لە شوێنەکان جاروایە هاتون بۆ پەیمانگەکەم شارم پێکردووە پیاوەکە بەخێر نایجانی ڕەبی بە میراتی بێت تۆزێت جوانە ئیتر چاوشینێکە قشزەردێکە دازانم چییە وەک ئێمە نا ئەو تۆزێت جوانە ئێمە تۆزێ ناشترین ئەلموهیم تۆزێت جوان و بەزم ڕۆزمە ئەم ژنە ئەڵێ دکتۆر من 10 ساڵە باجی ئەم جوانی پیاوەکەمە دەمەوە تەمەنام دەکرد پیاوەکەم ئەمەنە ناشرین بواە خەڵک تااقەتی سێڵفیگرتنی لەگەڵا نەبووە بەڵام ئاوا نەبووە کاتەمە بەستم لە چیەکە ئێمە ڕاستە لێرەیە باسمان کرد بینەری ئەزیز گەنجە جوانەکانمان خێزان و خانوادەکان ڕاستە ئێمە هاوارەکەین دەڵێن خاڵی هاوبەش بدۆزنەوە هاوار دەکەین دەڵێن تکایە بۆ نمونە بەرژەوەندی هاوبەش بدۆزنەوە بەڵام بە عکسەکەیشی بە زمانێکی تر لە بەرنمەکەی من و کاکەمار تێ بگەن کە تکایە خاڵە جیاوازەکان کەمکەنەوە تکایە خیلافەکانتان کەمکەوەنەوە یعنی من زۆر جارم نمونێمە تۆ کاکەمار من حەزم لە یاپراخ نەبووە بەس ئافرەت حەزی لە یاپراخ و خێزانم حەزی لە یاپراخە سندانم لێدا خۆتیارە نییە ئێستا لە بەقەت هەموو دنیا حەزم لە یاپراخ تەواو خۆمەچ مەسەڵاتە هەوڵە دەم بۆ کۆڵی هەندێک خاڵی هاوبەشەکان هێواشەوەش تەنانەت ئەگەر من و تۆ لە تیاشمانە نەبێ قەی چێکە ئەمەسن جەناب لەوەچی زۆر تااقەتی خۆگۆڕین و جلگۆڕین و ناوماڵگۆڕین نەبێ قەی چێکە لەمەیا بچێ سەر مەزەبی ژنەکەت لەوەچی زۆر حەزت لە سەفەر و سیاحەت نەبێت بە تایبەتی لە سلێمانیە ئەم حاڵەتە نەکدانە و دوان بۆتە دیاردە پیاوەکە حەزی لە سەفرە و لە گەشتە ئیدا بۆ چوون بۆ تورکیا و ئێران بێت یان چوون بۆ سەفرە و سیاحە و دوکان فڵان بێ ژن ئەڵێ من تااقەتم نییە دەجار پێڵم دایگەن بڕۆ لەگەڵەیە بەقول بە وڵا دکتۆر من تااقەتم نیە ئەم بۆ خۆی ئەم سەر ئەو سەرەکە ئەم شار و شارەکەم تااقەتم لەگەڵ کاتە تۆ کە لەم خاڵە هاوبەشیە لێ نزیک نابیتەوە تەسەورەکەم زۆر کێشە و ناڕەحەتی دروستە بێت کۆتا پەیامت ئەگەر هەبێ بۆ بەرنامە و بەرنامەی داهاتیشمان ئینشاڵڵا زیاتری باسەکەین ئینشاڵڵا ئەوەی کە بەنامەوە گرنگە باسی کەم ئەگەر لە نێوان دوو هاوسەردا لە نێوان دوو هاوژیندا بە معنای کەلیمە خۆشەویستی ڕاستەقینە وجودی نەبێت کە لە ناو دڵ و ڕۆحەوە سەرچاوی گرتە بێت هەرگیز ئەو پرۆسەی هاوسەرگیریە بەردەوام نابێت کۆتایی پێدێت و شکست دەهێنێ لە 100% هەوێنی خۆشەویستی ڕاستەقینە عیشق و وەفا لەوە سەرچاوە دەگرێت کە ئەم دوو کەسەوەک و باسمان کرد پەیوەست بن بەیەکەوە لێکەوە نزیک بن ڕەفتار و ئاکار و کرداریان زۆر لە یەک بچێت هاودەنگ بن هاوڕێ بن هاوسەر دواپەیامی من ئەوەیە لەم بەرنامەی بەڕێستا بریتە لەوەی ئەو کەسی کە هاوسەری خۆی ئەدۆزێتەوە پێویستە بەس هاوسەر نەبێ هاوڕێ بێ هاوڕەنگ بێ هاودەنگ بێ هاوخەم بێ هاوژین بێ هاوسەفەر بێ هەموو خەسڵەتە پۆزەتیڤەکان دەبێت لە نێو پرۆسەی هاوسەرگیریدا بەواقعی بە پراکتیشی بوونی هەبێت ئەمە زۆر گرنگە سوپاس بۆ کاکەماری بەڕێز سوپاس بۆ بینەرەکانمان سوپاس بۆ کامێرەمانەکان ئەزیزانی خۆم لە بیرتان نەچێت تۆ دەبێ هاو زۆر شت بیت پیاوی بەڕێز و خۆشەویستم لە بزنسەکەتە لە ئیشتا لە کارتە لە ژیانتە لە سەفەرەکانتە لە عەمرەتە لە حەجکردنتە لە نوێژ و تاعەتە لە چوونت بۆ مزگەوت لە چوونت بۆ تەراویح لە بۆ گەف ئاوا بڕغی تونکردنەوە و دایزدانت بۆ سیتەک و مێرگەپان و تەرتیبات و بەزم ڕۆزمەکەت من دەڵێم بێشعوریە کە چەندین نمونەی وام هەیە ژن لە ماڵە مناڵ لە ماڵە پیاویش ئەڵم لە کوێڵە لە سیتەکە ئەڵێ لە کوێڵە لە مێرگەپانە ئەڵم لە کوێڵە وڵات لەگەڵ کۆمەڵی برادریات چۆ بۆ حماوە ئەمە جاری یەکەم و دووەم و سێم و دێمت نییە بەڕێی من بێویژدانیە و دوورکەوتنەوەی لە دین و دوورکەوتنەوەی لە نۆماڵێکی تەندروست تەمەنا دەکەم هەموو لایەک سەرکەوتو بن زۆر سپاس بۆ کاکەماری بەڕێز تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ